ئەمڕۆ لە پارکی یاری شاری هەڵەبجە دەیەمین فیستیڤاڵی پاییز و هەناری هەڵەبجە بەڕێوە دەچێت. لەم فیستیڤاڵەدا بە بەشداری 400 فرۆشیار 400 کەپری جیاوازدانراون کە هەنار و بەرهەمی وشکە و خواردەمەنی و ئەو جۆرە شتانەی لێ ئەفرۆشرێت بۆ میوانان. پێشبینی دەکرێت ئەمساڵ زیاد لە 300,000 میوان سەردانی هەڵەبجە بکات بە بۆنەی ئەم فیستیڤاڵەوە. من دەچمە لای چەند فرۆشیارێک کە لێرە بەرهەمی هەنار و هەروەها شەربەتیان داناوە. کاکە سڵاوتان لێ بێ، بەخێر بێن، حاڵتان چۆنە؟ سپاس. چەندم ساڵتانە بەشداریەکەن؟ ڕاستی من خۆم ئەمە یەکەم ساڵە بەشداری بکەم لێرە. هەنارەکە هی کوێی خۆتانەی خۆتان؟ بەڵێ ئێمە خەڵکی گوندی جەلیلین، هەنارەکە شەری باخی خۆمانە لەوێ و لێو هێناومانە بۆ لێرە. هەناری ساڵەخانی ئەسڵە. بەڵێ. بەرهەمی ئەم ساڵی هەنار چۆن بوو بەعام؟ لە منتیقەی ئێمە من پەش بە منتیقەی خۆمان ماشەڵڵا ئەم ساڵ هەنارێکی زۆر جوان و دەرەجەیەکمان هەیە بەجددی. جگە لە هەنار چیترتان هەیە؟ بەرهەمەکانمان ڕووبە هەناری خۆماڵی بە ئاگری دار ئەسڵی و زەیتی زەیتون و سرکەی سێویشمان هەیە و شەربەتی هەنار و بەرهەمەکانی تر. بۆ جوتیاران خاوەن باخەکان ئەم جۆرە فیستیڤاڵانە تا چەند ئیسفادەی هەیە و سوودی هەیە؟ بێگومان ئەم فیستیڤاڵانە بە تایبەتی بۆ شاری هەڵەبجە زۆر پێویستە، چونکە لێرە بەرهەمێکی زۆری هەنار هەیە بۆ ئەوەی بەرهەمەکانمان لێرە بتوانین بە ئاسانی ساغی پێینەوە بخێنە خزمەتی هاوڵاتیانی بەڕێز. تازە فیستیڤاڵەکە دەستی پێکردەوە، بەڵام چۆنە جەوەکەی؟ سپاس بەخوا لە چاوەوەی کە یەکەم ڕۆژە من بەش بە حاڵی خۆم قەرباڵخێکی زۆرە بینم، ئەوە تا خۆشتانی بینن ئامادەبوویەکی زۆر ڕووی کردوتە فیستیڤاڵەکە. بەخێر بێن. زۆر سپاس. ئەمە بەرهەمەکانیانە کە پێگاتووە لە هەنار و بەم شێوازە هەنار داوەرێنن تەنها دەنکەکەی و ئەیفرۆشن و پێشم وایە کە ئەمە شەربەتەکەیەتی دەستخۆش. زۆر سپاس. کۆمەڵێک بەرهەمی دیکەش هەیە کە بەردەوام با بڵێن گەشتیاران یاخود ئەو کەسانەی کە سەردانی فیستیڤاڵەکە دەکەن خواستی زۆریان لەسەری هەیە. لە ئەمەش وەکو دەبینن بەرهەمی زەیتونە و هەروەها بەرهەمی وشکە کە پێگاتووە لە ترخێنە و قەزوان و ڕۆنی کوردی و خۆماڵی و هەروەها سرکەی هەنار جارێکی دیکە. بەم شێوازە دەیەمین فیستیڤاڵی پاییز و هەناری هەڵەبجە ئەمڕۆ کاتژمێر 10 بەیانی دەستی پێکرد، هەتاوەکو 3 ڕۆژی دیکە بەردەوام دەبێت و پێشبینی دەکرێت لەم 3 ڕۆژەدا گەشتیارێکی زۆر سەردانی هەڵەبجە و بە تایبەتی فیستیڤاڵی هەنار بکەن.